بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامیکی نوێدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوای کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگە و بابەتانە و تەوەری کە بۆمان ئامادە کردوون با دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن و تا کۆتایی پرۆگرام بینەرما بن عزیزان. چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و من میوانەکەم ئێستا لە ستۆدیۆ ئامادەی و ڕاستەوخۆ دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان کە ئەویش باز لە بڵێ کرێکاران و ڕۆژی جیهانی کرێکاران کە هەڵبەتە یەکی ئایر کە ڕۆژی جیهانی کرێکارانە لەو ڕۆژەدا لە تەواوی دنیادا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت و کرێکاران خۆپشاندان دەکەن و ڕێپێوان دەکەن بۆ بەدەستێنانی مافەکانیان و جێبەجێکردنی مافەکانیان لەگەڵ ئەوەشدا کە ئەمڕۆ 28 ڕۆژی جیهانی تەندروستی و سەلامەتی کرێکارانە ئەنجامە ئەمڕۆ باز لەوە دەکەین کە ئایا کرێکاران لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی و لە سلێمانی بەنمونە بارودۆخیان چۆنە تا چەند تەندروست و سەلامەتن لە کاتی کارکردنیان و لە شوێنی کارەکانیاندا. بێگومان ڕۆژانە لە ڕاگەاندەکان لە تۆڕە کۆمەڵاتەکان گوێبیستی ئەوە دەبین کە کرێکاران دەبنە قوربانی بریندار دەبن گیان لە دەست دەدەن هەر لە ماوەی ڕابردوودا لە ناوچەی پیشەسازی لە تانجەرۆ لە کارگێکی یاسندا تەقینەوەیەک ڕوویدا کە تیایدا 11 کرێکار بریندار بوو یەکێک لە کرێکارەکان بەهۆی خراپی بارودۆخیەوە گیانی لە دەستدا هەر لە ماوەی پێشووتریشدا لە ناوچەی تووەسپی دیوارێک ڕووخا بەسەر 4 کرێکاردا لەو 4 کرێکارە سییانیان بریندار بوون و بە سەختی بریندار بوون یەکێک لە کرێکارەکان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ئەنجای مامڕۆ بازەوە دەکەین کە ئایا بارودۆخی کرێکاران لە هەرێمی کوردستاندا و لە سلێمانی بەتایبەتی لە چه ئاسێکدایە ئایا بۆچی تا ئێستا گرێبەست لە نێوان کرێکاران و خاوەنکارەکاندا کەمە بەپی ئەو داتانەی کە خراوەتە ڕوو ئەوەی تێبینی کراوە کە لە 170 زیاتری ئەو کرێکارانەی کە کار دەکەن گرێبەستیان لێ لە نێوان خۆیان و خاوەنکارەکانیاندا ئایا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کەم تەرخەمەکە دەگەڕێتەوە بۆ کرێکارەکان خۆیان کە داوای ناکەن یاخود کەم تەرخەمەکە گەڕێتەوە بۆ خاوەنکارەکە. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین و لەسەر ڕۆژەکە دەدوین لەگەڵ چالاک ڕۆف کا بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانیەکێتی سەندیکای کرێکارانی کوردستانن کاک چالاک بەیانیت باش و بەخێراتی. بەیانی باش زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. کاک چالاک سەرەتا پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین ئایا دۆخی کرێکاران بەگشتی لە کوردستاندا لە چه ئاستێکدا ئەگەر نمونە سلێمانی بە نمونە وەربگرین سیستمی سەلامەتی و تەندروستی کرێکاران لە چه ئاستێکدا و لە چه قۆناغێکدا. بەڵێ زۆر سپاس. وەڵام من لەم ڕۆژدا سەری ڕێز بۆ قوربانیانی جانی هێزی کار داهانەوێنم و ئومێدی سەلامەتی باشی بۆ بریندارانە خوازم لە مەسەلەی کرێکاران لەمڕۆ و لە هەموو ڕۆژەکانی کە و لە ڕابردوو تەسەورمان وایە لە ئایندە شاوەزیان خراپە کرێکاران بژێوی و ژیانیان لە حاڵەتێکی ناهەموار و نالەبارایە بە هۆکاری ئەوەی ژیانیان داهاتیان و کاریان و سەلامەتیان پارێزراونیە بۆیە لە هەموو ئەمڕوانەوە کرێکاران لە ئێستاە وەزیان زۆر خراپە. وەزیان خراپە. هیچ داتای ئامارێک لە کاک چالاکە لە ماوەی ڕابردووە هەتا ئێستا چەند کرێکار بوونەتە قوربانی چەندیان بریندار بوون چەند گیانی لەدەستدا و چەندیان کورد بوون و چەندیان بیانی بوون. بەڵێ ئەم لەم 4 مانگی ئێستا ئەم ساڵاکە ئێمە قسەی تێداکەین 6 کرێکار جیای لەدەستداوە ئەم 6 کرێکارە 4یان بیانی بوون جێداخە کە ئەم بیانیانە لەمانی کە بیانی بوون سییانیان دوانیان خەڵکی تارانە کە فارسن هاتوون لێرە بە نایاساییش هاتبوونە ناو هەرێمی کوردستانەوە دانەیەکیان هەندیە کە لەم ڕۆژانەی ڕابردووە چەند ڕۆژێک پێشستا لەو کارگەر لە تەقینەوەکە دانێکیان خەڵکی سووریایە و دوانەیە کەش کوردن. کەواتە دەتوانین بڵێن بە زۆرینە ئەو کەسانی کە گیانە لە دەستداوە بوونەتە قوربانی زیاتر بیانین وەک لە بیانی زیاترە خۆمان. ئەو کەسانی کە دەبنە قوربانی یاخود کە گیان لە دەست دەدەن ئەگەر بیانی بن یاخود خەڵکی هەرێمی کوردستان من هیچ جیاوازیەکیان هەیە؟
خۆ کرێکاران بە شێوێکی گشتی ئەبێ دەستەبەرکرابن. هەموو کرێکارانی کە لە شوێنکارەکانە ئیشەکەن ئەبێ گرێبەستی کاریان نەبێ. کاتێک کرێکاران بە یاسایی داخڵ بن، ئەگەر بیانی بن یا ئەگەر خۆماڵی بن لە شوێنکارە ئیژەکەن، دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێ و گرێبەستی کاریان بۆ بکرێ، بە دڵنیایی و یاسیەکان نەبێتە پارێزەری مافەکانی ئەو کرێکارانی ئیشەکەن، مافی ڕۆحی، مافی مادی، مافی هەموو ئەمە مافانی لەم یاسایانەیە پارێزراوە کە کاتێک گرێبەستی کار بکات. بۆیە کرێکاران، زۆرترین کرێکاران لە هەرێمی کوردستان گرێبەستی کاریان نییە و جێی داخە هەموو کرێکارانی کە زۆرترین ئەو کرێکارانی تووشی جانەدەستدان و ڕووداوی بەرکەوتن و برینداربوون و ئەم حاڵەتانە بن ئەو کرێکارانن کە لە بواری بیناسازی ژەکەن. بۆیە کرێکارانی بیناسازی تاکو ئێستا لە هەرێمی کوردستان لە یاسای کارە هیچ شوێنێک و هیچ جێگایشان نییە. ینی ئەگەر تووشی هەر حاڵەتێک ببن ئەم کرێکارانە بە پێی یاسا ناتوانین تەعاملیان لەگەڵا بکەنینی، بە پێی یاسا خاوەنکاریان نییە خۆیان دەستە بەرکەن. ئەبێنێتەوە سەر ئەوەی ئەم کرێکارانە کە سوکارەکانیان بێن سکاڵا تۆمارکەن لە بەرامبەر ئەو خاوەنکارە کە لەو شوێنکاریا تووشی ڕوودا بوون. ئەگەرم حاڵەتە نەکەن بەڕاستی کرێکاران مافیان ئەفەوتێ وە کەس ئاورێنە ناداتەوە سکاڵاکانیان ژێر ئەکەوێ، خۆیان لە ڕێگای کۆمەڵایەتیەوە سڵحی عشاریەکەن بۆ کرێکارانی کە لە شوێنکارەکانە تووشی ڕوودا و پێکانە بن. باشە کاک چالاکاماشت بۆدا کە زۆرترین ئەو کرێکارانی ئەبنە قوربانی لە جۆری کارکردنەکانە کرێکارانی بیناسازین. ئاماژەش بۆدا کە بەپی یاسا نانگرێتەوەێ هۆکاری ئەمە چییە؟ بۆچی یاسایەکی تایبەت نییە بە کرێکارانی بیناسازی؟ بەڵێ یاسایی تایبەت هەیە، یاسایی ژمارە سیویکی ساڵی 1970 عێراقی هەیە کە بەس ئەمە ئەم کرێکاران ناگرێتەوە کە لە کەتی تایبەت ئیش ئەەکەن لە کارگە و لە مەعامل و لە شوێنەکانە ئیشەکەن. باقی ئەمە کرێکار هەیە کە لە پێڵەن کرێکاری ڕۆژانە، ئەمانە کرێکارن ئیشی بیناسازیەکەن، ینی ئەو کرێکارانن کە هەر کەسێ پێویستیان پێبێ لەسەر شقامەکانن خۆمان ئەیان بینین لە چۆن ئەچی دوو کرێکار لەگەڵ خۆتە ئابەی بۆ سەر ئیشیان کەسێک خانوویەک دروستەکە بە کاملی کابراایگێت کرێکاری لاوەچی هێنێ ئیشی پێکات ئەم خانووی تەواوەکە، بەڵام ئەگەر ئەمانە هیچیان شمولی ئەوە ناکەن کە چکە خاوەنکاریان نییە بە هۆکاری ئەوەی ئەمڕۆ لای کەسێکی شەکەن باین لای کەسی چکەیشەکەن و باین لای کەسی چکەیشەکەن، ینی ئەمە نابێتە بیان و بۆ ئەوەی کە ئەم کرێکارانە پارێزراو نەبن. ئەمە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانە و کەم تەرخەمی 5 خولی یەک لە دوایەکی پەرلەمانی بەڕێزی هەرێمی کوردستانە کە تا ئێستا نەیانتوانیوە یاسایەکی مۆدێرن و سەردەمیانە یاسایەک بە پێی سیستەمی ئێستا کە تەکنۆلۆژیا لە بوارەکانە زۆر پێشکەوتووە وە گۆڕانکاریشی باش و پێشکەوتوو لە دنیا هەیە. ینی تۆ تەماشاکە حکوومەتی عێراقی بۆ حاڵەتی خۆیەوە توانێتی لە 2015 یاسایکی تازەی کار دەرکا بۆ کرێکاران، بەڵام ئەم حکومڕانی ئێمە لە ماوەی 30 ساڵ حکومڕانی و ئەم هەموو وەزارەت و ئەم هەموو ئیمکانێت و ئەم هەموو پێداویستیەیە لە پەرلەمان حکومەتان نەمانتوانیوە، ینی نەیانتوانیوە یاسایەکی مۆدێرن دەرکەن لە بەرامبەر پارێزکاریکردن بۆ کرێکار. ئەم یاسایی کە ئێستا کاری لەسەر کرێگەڕێتەوە بۆ کێ گەڕێتەوە بۆ چەند ساڵ بەر لە ئێستا؟ خۆی یاسایەگەی ئەساکە لە هەرێمی کوردستانە هەیە پێشتر عێراقیش پێکردی سا ئیش پێ ناکە. ئێمە ئەم یاسای تا ئێستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئیش پێکە. ئەم یاسای ئێمە و هەموو ئەوانی لە بواری داکۆچکردن لە مافەکانی کرێکارانە ئیشەکەین هەمومان قسەمان لەسەر ئەمە هەیە کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لایەنە پەیوەندیدارەکان و بەرهێنان بێت ئەم یاسایە وەکو خۆی لە 90 جێبەجێ بکە، دڵنیاتانەکەم کرێکاران پارێزراوە بن. ینی یاسایەکی کۆنی چەند ساڵی ڕابردووی ئێستا کە ڕژێمی فاشی بەغا دەری کردووە، ئێمە لە هەرێمی کوردستان لە 90 یاساکە وەکو خۆی جێبەجێ بکەین لە هەموو شوێنکارەکانە کرێکاران بە دڵنیاییەوە لە 1970 پارێزراوە بن، مافەکانیان پارێزراوە بێ شوێنکارەکان، بەڵام بەداخەوە کە ئێستا حکوومەت ئەو کرێکارانی کە دەستە بەریان بۆکە و بە یاسا شمولەکەن بەس بیری لەوە کردوەوە کە پارەکانیان لێوەرەگرانی دەستەبەریان بۆ کا پارەکان لێوەرگێت چتە سندوقێکە و کەسیش نازانێت چیلی لە بەرامبەر وەرگرتی ئەم پارەیە کۆمەڵێک پێداویستی و خزمەتگوزاری هەیە کە ئەبێ پێشکەشی ئەم کرێکاری بکە.
ئێوەزان لە تاوی دنیاە وایە ینی کەسێک پارە ئەدا لە بەرامبەرەوە ئەبێ وەسلێک وەرگێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەم هەموو کرێکارە پارادا بە حکومت لە ساحەڤی موچەکەی کە پێنجی لەسەر داهاتی کرێمانگانێکی خۆێتی لە 12شی لەسەر داهاتی خاوەنکارەکێتی تا ئێستا کرێکارن بە ناسنامەیەک ڕوانادی هەوێشتێکیان نییە باجێکیان نییە بڵێ هەوێکیان لە بەرامبەر حکومت یەک شتیان ناداتێ وە لە بەرامبەر ئەوەیە لەم یاسایە هاتووە بۆ بەم پارەی کەیدا پارەکە بۆ لە سڵایەکی بۆ سەلامەتی ئەم کرێکاریانە بێ لە هەموو پارێزگاکانە حکومت لەم پارەیە خستخانیش دروست کرد بێت لە بەرامبەرە بە بەلاش چارەسەری گونجایان بۆ بکات کە ئەمە نییە بەڕاستی ئەوە زۆر شتی تر ینی ئەگەر دەرفەتە بێ ئێستا هەموو خاڵەکان باسکەین دڵنیامە و کرێکاران بەپی خۆیان ڕاکەن بۆ دەستەبەرکردنی خۆیان بۆ دەستەبەرکرد ئەو دەستەبەرکردنە یاخود ئەو گرێبەستی نێوان کرێکارەکە و خاوەنکارەکە کاک چالا کێ هەڵدەسێ بەم کارە ئایا ئەو کەسانەی کاروکو لە پێشکەکە ئاماژەم پێکرد لە 100 ئەگەر هەڵە نەبم دروستە لە 100 زیاتری کرێکارانی ئەو گرێبەستیان نییە ئایا نەبوونی ئەم گرێبەستە کەم تەرخەمێکە لە خاوەنکارەکەوەیە کە پشتگوێی دەخات یاخودەوە تا کرێکارەکە خۆی کەم تەرخەمە داوای ناکات خۆی هەموو شوێنکارێکە جارە لە ئەساسا لە حکومەت و دەست پێکەین حکومت کە پرۆژەیەک وە بەرهێن بانگەکە پرۆژی چێدادێ پێڵێ بڕۆ بە نمونە من ئێستا ئەم کێشەیەم کرێکارانی کە ژینگە پارێزن ئەمانە هەیە ئەمە حکومت کاتێکم تەندەرە ئەدا بەم کۆمپانیایە مەفروزە لە تەندەرەکەیە کە ئەیدا پێی بڵێ بێ کرێبەستی کار لەگەڵ کرێکارەکانە بکەی بۆ لەبەرەوەی کە گرێبەستی کاری کرد هەموو پێداویستەکانی کرێکارانی لە کرێبەستەکەیە هەیە و پارێزراوە بن بە نمونە لەوە ئەڵێ بە پێداویستی سەلامەتی بۆ دابینکەی بۆی لەو شوێنانی کە سەلامەتیان پارێزراو نییە کە تۆ پێداویستی سەلامەتی بۆ دابینکردن ڕێژەی بەرکەوتن ڕێژەی جان لە دەستدان کەم ئەبێتەوە ناڵین هەردامێنێ بەس کەمە بێتەوە لەم گرێبەستەیە هەیە کە ئەڵێ بێ سعاتی کاری بۆ دیارریەکە موچەکەی بۆ دیارریەکە و ئەڵێ ئەبێ دەستەبەری بۆ بکەی بەڵام بەداخەوە ئەم حکومت بیری لەمە نییە بیری لەوەیە ئەم کۆمپانیا بانکە ئەڵێت من ئەم پرۆژێ ماوە بە تۆ بڕۆ بە کرێکاران ئیشەکەی چۆن ئەەکەی کۆمپانیای لاوچیێنی ئەم علاقی بەسەرەوە نییە بەستی وێ پارەکە وەرگێ و بیخاتە ناو داهاتی سندوقی و بەرهێنان خۆی و دواتر ئەم خاوەنکارە ئەگەر ویژدانی هەبێت ئێمە من ناڵین کرێکە خاوەنکارەکانە میانوان بەڵام زۆریش هەیە بە ویژدانە تعاملێکی مرۆڤانە لەگەڵ کرێکارانەکە بەڵام ڕێژێکی بەرچاویشی لە 100 بەرەو ژووری خاوەنکارەکان بۆ دەستکەوتنی داهاتی زیاتر گرێبەستی کار ناکەن و سعاتی کاری زیای ئیشان پێکەن دەستەمەریان بۆ ناکەن سەلامەتی پێداویستی سەلامەتیان بۆ دابین ناکەن یعنی ئەمانە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە کرێکارەکە مەفروزە وشیاری ئەوەی هەبێ کاتێک ئەچێتە سەرکار بە خاوەنکارەکەی بڵێ من گرێبەستی کار بێ بەڵام ئەمەش خەیرانیش کە دروستەکە ئێمە هەمومان نەزانین کە لە هەرێمی کوردستانە بێکاری چۆنە و کرێکاری بیانی زۆرتر لە ناوچەکە و لە بەردەسا ئیشەکەن بەم هۆکارانە کرێکارەکان لەبەر ئەوەی نانیان دەستکەوێت لەبەرەوەی کاریان دەستکەوێت لەبەرەوەی بژێوی ژیانیان دابینکەن کاچنە لای خاوەنکارەکە ئەمەندەی بیریان لای ئەوەیە کە ئەم خاوەنکارە ئیشان پێ بکە وەریان گرێ ئەوە بیریان لەوە نییە کە بڵێ گرێبەست چووکە هەر کرێکارە داوای گرێبەستی کار و داوای دەستەبەرکردن بکە لە خاوەنکارەکەی بە دڵنیایەوە دەریانەکەن دڵنیایەوە کرێکاران لە معاملەکانە ئەو معاملانی کە ینی سنووریشان دیاری کراوە هەر بە نمونە مانگێک بەر لە ئێستا لە تانجەرە و معاملێکی یاسن ئەو تەقینەوە و کارە ساتە ڕوویداتایە کە سیانزە کرێکارتیایە بریندار بوون بەداخەوە کرێکاریان جانی لە دەستدام کرێکاریان کەمەندام بووە ئەوە کرێکاری کتریان سوتاوە تاکو ئێستا هەر لە خستخانەی لە ژێر چاودێریە و ئەوانەی کە برینداری سوچانەیە کە ئەمانە ینی ڕێژێکی بەرچاو کرێکار لەم کارگەی ئیشی کردو بیانیش بوون ئەم کرێکارانە بوورە بە یاساییش هاتبوون ینی هەمویان بە ڕسمی خۆی تەقدیمی کردبوو لە ڕێی کۆمپانیاکەەوە بەس ئەمانە نەگرێ بەستی کاری بۆ کردبوون نە دەستەبەریشی بۆ کردبوون ینی تۆ سیر کە ئەم کارە ساتە ینی ئەم کابراایە ئەمەگە بیوجدانی کردو بەرامبەر ئەم هەموو کرێکاری لە شوێنکارەکە هیچ کردووە هیچ پێداویستێکی بۆ دابین نەکردو باشە کە ئەڵێ هیچ پێداویستێکی بۆ دابین نەکراوە لە کارگەیەکی گەورەی لەو شێوەیەدا کە هەڵبەتە کرێکارەکانە مێندەوە ئایا لەمانەوەی کرێکارەکانە لەو شوێنەیە لایەنی تەندروستی و سەلامەتی ئەو کرێکارانە کە دەمێنەوەنێ پێویستە چی و چیان بۆ دابینکە یاخود پێویستە ژیانی ئەو کرێکارانە لەو شوێنەیە کامێنەوە چۆن بێت
ئێمە باسمان کرد کرێکار لە شوێنکارە باشە. هەمووی بە یاسا ڕێکخراوە لە یاسای کارە هاتووە مادەی 1970 باسی ئەوە کە هەر شوێنکارێک کە ئیشەکەی کرێکار وەرەگرێ و ئیش پێکە ئەبێ بە پێی ئیمکانیەت ینی بە پێی چۆنێتی کارەکە بە پێی سوچی و قورسی و گرانی کارەکە ئەو دوو مادەی باس لەواکەن کە ئەبێ پێداویستی سەلامەتی بۆ کرێکار دابین کرد بێ ئەمە لە کاتی کارکردنا بەڵێ یاخود لە کاتی مانەوەشە لە شوێنی مانەوە کەمە بەستەکەی من ئەو بوو کاکچال ئێستا باسی مانەوەکەش بکەم کە ئەمی بۆ دابینەکە ئەبێت لەو حەیکی هەڵواسی بێت لە شوێنکارەکە بۆ ئەوەی کرێکارەکان و شێر کاتەوە پێ بڵێ بێ بەکاری بێنی ئەگەر ئەمەی کردبوو لە گرێبەستی کارە گرێبەستی کاری بۆ کرێکارەکە کردبوو باسی ئەمانەی کردبوو ئەم ئیجراعاتی قانونی لەسەر ئەم خاوەنکارە کەمە بێتەوە حاڵی چکەمانەیە ئەم کرێکارانی کە لە شوێنکارەکانە ئەمێننەوە ئەگەر کۆمپانیا یان ئەگەر کارگێکی گەورە بێت ئەمە لیژنەکانی قایمقامێت و لیژنەکانی دەستەبەری کۆمەڵایەتی و هەموو ئەم لیژنانی کە هاوبەشن لەگەڵ ئێمە بێکەوە لای ئێمە لیژنەکانی ناو لە قیسلەیمانی سندیکای کرێکاران بە بەردەوامی شوێنکارەکان بەسەرەکەینەوە ئەپرسین لە شوێن جێگا و شوێن و جێگا و ڕێگای و کرێکارانی کە تایە ئەمێنەوە هەر شوێن کارێک هەر کارگێک شوێنی خراپێ ئێمە بەڕاستی ڕوبەڕووی ئیجراعاتی یاسایی و قانونیەکەینەوە ئینزاریەکەین غەرامەیەکەین ئەیدین بە دادگا کارێکەکە داخین ینی هەر کار شوێنی چوا بێتە بەردەمی ئێمە بەڕاستی ئیجراعاتی قانونیەکەین بەڵام ئێوە جەنابیشتان نەزانن شارێکی گەورە و گرانی وە کوێرە بە 4 لیژنە ناڕوا بەڕێەوە بە هەموو ئەم شوێنانە فریای ئەوە ناکەوی هەتا کارگێک بەسەرەکەیتەوە پتێوێ بچیتەوە ئەمەی کارگەکە لە بەردەمتایە درەنگ ئەگەیتەوە سەر ئەم کارگەیتر ینی بەڕاستی ئیمکانێتەکە وانە کە ئەمەی پەیوەندی بە حکومەتەوە هەیە کە ناتوانانی ئەوە بکە بۆیە لە شوێن کارەکانی شاگەر کاوان کارەکانەوەیان بۆ نەکەن تووشی ئیجراعاتی قانونیە بن یەک حاڵەت هەیە لە مەسلەی شوێن کار و مانەوەی کرێکار کە ئەویش کرێکاری ئەم کرێکارانی ڕۆژهەڵاتن بەداخەوە کرێکاری بیانین ئەمانە کە بە نایاسایی داخلی هەرێمی کوردستانە بن بە شێوەی گەشتیاریە نە هەرێمی کوردستان خەڵک ئیشان پێکا بە هۆکاری ئەوی بە نیوە قیمەتی شەکەن و ئەو کرێکارە خۆی پیکنیکیچ پێ و یا تاقیکیش پێ لەسەر بیناکە شەو لەوێ ئەمێنێتەوە بەیانی زۆڵەسێ ئیشەکە عسر لەوێ مێنێتەوە یعنی ئەمانە کۆمەڵێک هۆکاری زۆ خراپی هەیە کە مەسلەی مانەوەی لە شوێنکارەکە سەلامەتی جانی پارێزراو نیە کە ئەمە زۆ خراپە بەپی یاسای کار و یاسای شوێنی مانەوەی کرێکار کاکچالاک کرێکار بۆ خۆی ئەبێت کە ئەو تەباخە یان غازە یان خۆی خواردن دروستکات یان هیتەر و گەرمکەرەوە لە شوێنی مانەوەکە بمێنێتەوە ئەمانە دروستە یاخود ئەوە تا لە سەر ئەرزەکە بۆ منارۆک و باسەکە یا تاقێکی پێەیە لەسەر یەخەوێت یان ئەوە تا پێویستە قەڵەوەریا بۆ دابنرێت لە باتی هیتەر و گەرمکەرەوەکان سپلێت یا بۆ دابنرێت خۆیان خواردن دروست دەکەن خاوەنکارەکە خواردن یا بۆ دابین کات ئەمانە هەمووی لە یاسای کارە باس کراوە ئەم کارگانی کە کارگێکی داخراوە بڵین بە نمونە کارگێکی ئاسن کرێکار ئیشی تێداکان کارگێ پێویستی بە شەفتاتە کە بە شەفتات کرێکار ئیشتیاکە ئەمە یاسا ڕێگای پێداوە ئەبێ مەطعەمی هەبێ ئەبێ بنکی ینی شوێنی تەندروستی هەبێ ئەبێ شوێنی خەو و جێگا و ڕێگا و هەموو ئەمانەی هەبێ ئەمە یاسا ڕێگای پێداوە بەڵام ئەوانی کە لە بیناکانە ئیشەکەنەمە هیچ یاسایەک ڕێگایان پێ نادا ینی هیچ پرۆژەیەک نییە لەم دنیاە لە شوێنی ینی شوێنی کراوە مەبەسمان بیناسازی بیراکانام و پرۆژانی کای بینین ئێستا لەم شارەیە زۆر پرۆژە هەیە لەم ڕەمەزانە شا بڕۆن تەماشاکەن دوو شەفت و ئەوانە زیاتریش ئیش بە کرێکارەکەن لە شوێنەکانە ئەمێنەوە یعنی ئەمە نایاساییە ناقانونیە ئەمە پێویستەکە لایەنە پەیوەندیدارەکان ئیجراعاتی توند لەگەڵەما بکەن بەڵام کارگەیەکی گەورە کە پێویستی بەوە هەیە دوو شەفت و سێ شەفت کرێکار ئیشی تیاکە ئەم کارگانە بەلایانی کەمەوە ئەبێ شوێنی حەوانەوە مەطعەمێکی باش و ینی هەموو پێداویستیانی مرۆڤ ئینسانێک مرۆڤێک پێویستی پێێتی لەو شوێنیان بێنێتەوە بێەوە و لەمە خەتەرترەوەیە کە ئەبێ 8 ساعت زیاتر ئیشان پێ نەکە 8 ساعتی دووەم و سێم ڕێژەی ساعتەکەیەتە خوارەوە ینی بێ 7 ساعت بۆ 7 ساعت و نیو ئیشان پێ بکە و بێ کریم و کرێکارەکان بە دووقات بێ بەڵام ئێمە لەم وڵات و لەم هەرێمەیان نەمان بینەوە تا ئێستا لە شوێنێکە هیچ خاوەنکارێک هەم ساعتی کەمتریشان پێ بکە هەم
کرید و قاتیان باتێن نییە بەداخەوە. کاک چالاک بە شێوەیەکی گشتی باس لە کارکردنی کرێکاران کرد بە شێوەیەکی گشتی. باشە لە یاسای کاری تایبەت بە کرێکارانی خانمانە یان بڵێن ژنانە ئەمە چۆن باس کراوە لە یاسای کاردا؟ ئایا خانمانی وەکو پیاوان کاتەکانی کارکردنیان هەر وەکو یەک وایە یاخود کەمترە یان کاتی کارکردنیان بۆ نمونە شەوان ڕێگە پێدراوە یاخود ڕێگە پێدراونی ئەمە چۆن باس کراوە لە یاسای کاردا؟ خۆی یاساکە وەکو مرۆڤایەتی هەموو ئینسانەکان وەکو یەک تەماشاکە بەڵام لێک حاڵەتە جیاوازی لە ژنانە ئەکرێ ئەویش لە حاڵەتی خزمەتی کاریانە ینی هەر کرێکارێکی ژن عمری تەمەنی 55 ساڵ بێ و 20 ساڵ دەستەبەری دابێ و زەمان کرابێ ئەمە شمولی خانەنشینیەکە بەس لەم حاڵەتەیە کە ئەوواکەوە حاڵەتێکی تر هەیە مەسەلەی ژنان لە شوێنکارەکانە حاڵەتی وبمیان هەیە ینی مەسایلی دایکایەتیان هەیە کە ئەمە لە شوێنکارەکانە یاسا ئەم حاڵەتانی لەبەر چاو گرتووە و هەندێک کاری شەیە وەکو ئەو کارگەزە بەلاحانەی کە شوێنکارەکانیان زۆر قورسە ئەمە ژنان ئیشتیان ناکەن هەر خۆیان وەکو هینیش تەماشایکەی ئێمە نەمان بینیوە لە هیچ کارگەیەکە ژنان خرابێتنە ئەو شوێنە قورسانەوە ئیشان پێ بکرێت خۆیان هەر کارەکانیان ئەوەندەیە کە لە تاقە و هێز و توانای خۆیان هەیە بەڵام مەسلەی سەعاتی ئیش پێکردن بەڕاستی نەگژنان بە پیاوانیش ئیشی سەعاتی زیاتر ئیشان پێکەن لە شوێن کارەکانە کە ئیترەم و ئەمانە ئەو مەعاناتانن کە کرێکاران بەگشتی هەیەە و ژنان ڕوبەڕووی زۆر حاڵەتی تر ئەبنەوە کە ئێمە لە لەقی سلەیمانی چیتی سندیکاکانی کرێکاران بە شکمانەیە بەناوی ژنانەوە کە خۆشببختانەمە 4 ساڵان بەشەمان کردوەوە بۆ ئەوەی هەموو ئۆژنانەی کە لە شوێنکارەکانە تووشی ڕوبەڕووی حاڵەتە کۆمەڵایەتی و ناسیەکانە بنەوە بێن لەو بەشە سکاڵا بکەنوە هەر دۆسیەک لای ئێمە بوو بێ کە چەند کادرێکی ژنی باش لەوێ ئیژەکات بە دووادا چوونمان کردووەوە هەتا شوێنەی کرێکارەکە خۆی مەبەستی بێ سکاڵایەکی دەستنووس تۆمارکە لای ئێمە تا پێدانی بە دادگای گشتی وازنایانین چکە پارێزەری خۆبەخشمانەیە بەڵام ئەوش جێی داخە کە بەڕاستی هەمومان نیگەرانی لەوەی کە نەمانتوانیوە ئێمەش و لایەنەکانی تریش و هەموو بەگشتی بە مؤسساتی حکومەتی شۆ نەمانتوانیوە کرێکاران بە شێوێکی گشتی و شارکەینەوە لەوەی کە مافەکانیان تاچۆیە ئەمە هۆکاری ئەساسی هۆکارێکی تری ئەساسی ئەوەیە کە بێکاری ژیان گوزەران وای لە کرێکاران کردووە ئاگیان لەوە نەبێ مافەکانیان لەکوێ پارێزراوە لەکوێ ئەخورێ پێویستیان بە چییە ینی کرێکاری وایە ئەڵێ من لەم ڕۆژانەیە کرێکارێک لە یەکێ لە ڕاگەانەکانە قسەیەکردی من موچەکەم باتێ پێویستیم بە دەستەبەر نییە من ئەمەیە کە پارەکەم لە کاتی خۆیان باتێ بووی بتوانم پێداویستی مناڵەکانم دابین کەم لە حقیقەتی شار ڕاستەکە ینی ئێمە نەتوانین ئەمانیان بۆ دابینکەینەوە بیر لە جەبەجێکردنی یاسا و دەستەبەر ناکات. کاک چالاک یەکێکتر لەو خاڵانەیە کەمێ ئاماژەی پێبین بارودۆخی ئەو کرێکارە بیانیانەیە کە لە کوردستاندا کار دەکەن بە تایبەت خانمان و ئەو خانمانی کە لە نێو ماڵەکانە کار دەکەن ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتەکان و ڕاگانەکان زۆر گوێبیستیەوە بین کە هەندێک حاڵەتی نەخوازرا بەرامبەر بۆ کرێکارە بیانیانە دەکرێت کە لە نێو ماڵەکانە کار دەکەن خانمان مەبەستم ئەوان بارودۆخیان چۆنێ ئێستا لەم کاتەیە؟ ئێمە بە هەمان شێوە ئەو یاسای کارە شمولی ئەم کرێکارانە ژەکات چکەم کرێکاری بیانین بە هەندێک کۆمپانیا بە ڕسمیانێنێ کاتێک داغلیێرا بن لێرە ڕێکخراوێک هەیە بە ناوی کرێکارانی بیانی کە سەپەرشتیانەکە و هەم ئاهەنگین ئێمە بەیەکەوە بۆ داکۆچیکردن لە مافەکانیان ئەم کرێکارانە بەڕاستی لێرە دوای ئەوەی حکومەت مۆڵەت هەدا بە کۆمپانیاکان و ئەیانهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە لێ هەن ناپرسێتەوە بەڕاستی ئەمە ئەم کرێکارانە لە شوێنکارەکانە لە ماڵەکانە ئیژەکەن پێشێلی مافەکانیان نەکرێت لە هەموو ڕوویەکەوە ینی حکومەت خۆی لیژنەیەکی نییە ینی وێزگەیەکی نییە ینی خاڵێکی ئەو جەوهری نییە کە بگاتە ئەوەی لێپرسینەوە لەم کرێکارانە بکە بەڕاستی بەرلایەنەکە بۆیە ئامارەکانی ئەم ڕێکخراوە دەریخستووە کە هەندێک جار قاچاقچێتیان پێوەکەن دوای ئەوەی مودەکانیان تاوا بێ بەڵێ ئەن بەنە بەخا و خواری عێراق و ئەمانە ینی لە ناو عێراقا لە ناو شارەکانە کە ڕێگا پێدراو نییە هەر کرێکارێک لەوانە بیانی کێتە هەرێمی کوردستان بە یاسا داخڵە بێ پێویستە لە ناوچێکی خۆی هیچ خۆی بکانی ناکری ئەم کرێکارە بڕاتە بەخا هەموو ئەمانیان پێواکرێت سەبەبەکەی ئەوەیە کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان
بەس تاڵخی لای ینی مەبادیئی و ئیشی و قسەی لای ئەوەیە کە ڕسوماتی ئیجرعاتی قانونی پارە لەکووا هەیە لە کوات زۆتی دەسەکەوێت ئەمە ئەکا ئەم کرێکارانە لە ماڵەکانە تووشی ئەنووە ئۆشکال ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی جەستەیی و نان و خەو و جێگا و ڕێگا ئەبنەوە کە بەڕاستی ئەمە نیگەرانێکی زۆرەوە ئێمە باسی ئەوواکەین کرێکاری هاوردەکردنی بیانی بۆ هەرێمی کوردستان کاتی خۆی ڕژێمی فاشی بەغا اتفاقێکی نێودەوڵەتی ئیمزا کردووە کە 16 وڵات ئیمزای کردووە ئەبێ کرێکاری بیانی لە ڕێژەکەی لە 120 بێ لە عێراق و لە هەرێمی کوردستان لە 180 کرێکاری خۆماڵی بێ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کیچ لایەنێک ئیش بەم بڕگەیە ناکات ئەبینین ڕۆژانە کرێکاری بیانی بە لێشا و کۆمپانیاکان تەقدیمێکەن و حکومت مافقەتی هیچ ئامارێکتان لایە کە ڕێژەکە چۆنە ئێستا لە هەرێمی کوردستانە چەند بیانی لێرەن و چەندی دەستی کاری خۆمانە بە نیسبەت کرێکاری بیانی و کرێکارانە لای من نییە ینی ئاماریان لای من نییە لای ئەو ڕێکخراوەیە بەڵام مەسایلی ئامار من حەزەکەم شتێک بە جەناب تو ببینەران بڵێم ئاماری کرێکاران ئامارێکی سابت نییە ئێمە لە ئەم ساڵ 2022 لە 21 5630 تقریبن یەک کرێکار ئەندامگیری کردووە لای من ینی ناسنامە هەیە لە یەکێتی سندیکاکانی کرێکاران بەڵام ئەم ساڵ من ئیسا ناتوانم ئاماری سندیکاکی خۆم بمە تا کۆتایی ساڵ نەیە چکە ڕێژەی کرێکاران ڕێژەیەشی نانی چینێکە وەکو فەرمانبەران و مامۆستایان و هونەرمەندان نییە بەڕاستی ئەمان گۆڕانکاری بەسرایە ینی ئەمڕۆ ڕۆژی وایە کرێکاران ڕوو لە ئێماکەن بە لێشاو دە 15 کرێکار سی کرێکاری ڕۆژی واژێ دوو کرێکار سەردانی ئێماکایە ئەواکە بۆیە ڕێژەکان دیاری نیەوە ئەو کرێکارانش کە یەنە ناو شارەکانەوە ئینی ڕۆژانە خەڵکی دەرەوەیەتە ناو هێنچە بە نمونە خواروی عێراق مەسلەی بەغا و مووسڵ و ئەوانە یەن لێرە ئیشەکانیانەکەن هەندێک جار و ئەڕۆنەوە بێ لەوانی کە هاتو لێرە سابتن و ئیشەکەن یا ئەوانی لە کەمپی ئاوارەکانن ئەمانە هەمیان بەنێوە قیمەت ریشەکەن بۆیە ئامارەکان ئامارێکی سابت نایە بەدەستەوە ئەو ئامارانە هەیە بەدەستەوە کە کرێکار خۆی تۆمار کردو بەڵام لە بەرامبەر ئەوەی کرێکار خۆی تۆمار کردووە دوو بەرامبەر کرێکار هەیە بەڵێ باشە کاک چالاک لە کاتێکدا کە کرێکارێک ڕووداوێکی نەخوازراوی بەسەردادێت هەر بەنمونە گەر باسیکەن ئەوەی تۆسپی کە دیوارەکە ڕووخا بەسەر چوار کرێکارە ئەڵبەتێکێکیان بەداخەوە گیانی لەدەستدا ئەگەر خاوەن بڵێ کرێکارەکە سکاڵای یاسایی تۆمار نەکات ئێوە یاخود لیژنە هاوبەشەکانی قایمقامێت ئەتوانن هیچ بە دوواداچوونێک بکەن یاخود هیچ ئیجرعاتێک بەرامبەر بە خاوەنکارەکە بگرنەبەر ڕەنگە زۆر جار کرێکارەکە لەبەر ئەگەر خزمایەتی بێ ناسیاوی بێ یاخود لەبەر ئەوەی کە خاوەنکارەکەی دەری نەکات سکاڵای یاسایی تۆمار نەکات لە کاتی نەبوونی سکاڵای یاساییە ئێوە توان هیچ شتێ بکەن بۆ کرێکارە بە قانون وایە ئەو کرێکاری تووشی ڕووداوە بێ بەرکەوتا بە بریندارە بە یاشتێکی لێت پێویستەکە ینی ئێمە و لیژنەکان و هەمومان سەردانیم کرێکارەکەین بۆ پۆلیس سەردانیەکەوە لە خسخانەکان هەموو لایەنێک سەردانیەکە ئەم کرێکارە مەفروزە بە دەستنووسی خۆی سکاڵایەک تۆمارکە زۆر جار ئەمانە نیکرد بەڕاستی بۆیە یا ئەگەر کرێکارەکە جایی لەدەستدا ئەبێ کە سوکارەکەی جا ئەگەر خێزانیە بوو یا برای هەبوو باوچیە بوو دایکیە بوو بێ ئەمانە سکاڵا تۆمارکەن بە شێوەیەکی گشتی هەتا ئەم خاوەنی کرێکارە یا کرێکارەکە خۆی لە حاڵتی برینداربوونا سکاڵا تۆمار نەکە بەڕاستی نە ئێمە و نە هیچ لایەنێکی تر لە حکوومەت ئیلا داواکاری گشتی نەبێ ناتوانین بچین لە بری ئەم مرۆڤە سکاڵا تۆمارکەین یعنی هیچ شتێک قانون ڕێگامان پێنادا بەڵام حاڵتەکان جیاوازە ئەمەی ئەم کرێکاری تەقینەوەکەی ئەم کارگەی تەقینەوەکی تیا بوو کرێکارە هەمووی بریندار بوو داواکاری گشتی هاتە سەرخەت و هەموو لیژنەکان سێریان کرد بە دووادا چوون کرا تێگەشتین کە ئەم خاوەنکارە کە تەرخەم بووە درا بە دادگا کارگەکەی داخرا و هەتا ئیجرعاتی قانونی تاوی لەگەڵا نەکرێ جاریچکە ڕێگا نادرێ ئەو کارگێ بکرێتەوە هەر ئەو نییە ئێمە باسی ئەوەکەین وە دەیان کارگەیتری ئاوای بچووک و مامناوەند و ئەوانە هەیە ئێمە لیژنەکە هاوبەشەکانی ئێمە تان کاڵین لە قایمقامێت لیژنی هاوبەشە بۆ سەلامەتی کارە لە 5 لایەن پێگاتووە ئەمە ئەیدا بە لیژنەی باڵا لیژنەی باڵا ئەیدا بە بەشی یاسا لە قایمقامێت و ئەوانیش هەتا ئاستی داخستن و تا ئاستی خاوەنەکەی ئەدەن بە دادگا لی ناوەستن ئەمە لە حاڵەتێکایە کە
شێوە گشتیەکە بێ ینی بە گشتگیر بێ بە نمونە کارگەیەکی تر یا شوێنکارێکی تر کرێکاری لێکێتە خوارەوە ڕووداوێک ڕوئەدا مەکاینێ گەشتەیە چەند کرێکارێک بێکەوە لیژنانە کاچن سیرەکەن و بە دووادا چوونەکەن ئەبینین کە کەم تەرخەمێکی زۆر لەم حاڵەتانەیە ڕوویداوە بۆیە ئەدرێ بەدادگا. باشە کاک چالاک ئەو کارگانەی کە ئاماژت پێدا هەروەکو یەکێک لەو کارگانەوەکو دواپرسیار بوونی ئەمبۆلانس تا چەند گرنگە لەو شوێنادا یاخود کراوە بە مەرج بەسەریانەوە کە دەبێت ئەمبۆلانسیان هەبێت لە کاتی ڕووداوێکی لەو شێوەیە ڕووداوێکی نەخوازراوە بتوانن خۆیان بە ئەمبۆلانس زوو ئەو کرێکاری کە برینار بۆ بیگەێنە نەخۆشخانە. جێی داخە هەموو کارگەیە کە ڕێژەی کرێکارەکانی ئەچێتە 50 کرێکار ئەبێ بنکەی ینی شوێنێکی تەندروستی خۆی هەبێت لێ حاڵی تەواوی هەیە بە چارەسەرکردن هەر کارێک لە 50 کرێکار و بەرەو ژوورتی لێبوو ئەبێ ئیسعافیە بێ ئەبێ بنکەی تەندروستی لە ناو کارگەکە هەبێ کامە یاساڕێخستۆ بەداخۆ لە هەرمی کوردستان نییە وە مەرجە ئەو خاوەنکارە بەڵێ بێ چارەسەری سەرەتایی هەبێ لە شوێن کارەکەیەوە کرێکارەکان بگەێنێتە شوێنی مەبەست بۆ پارێزگاریکردن لە تەندروستی و سەلامەتیان کە بەداخۆ ئێمە ینی ئەبینین هەندێک کارگە هەیە ئەو کارگانی کە لە ژێر ئیشرافی بانقی قەرزی بانقی نێودەوڵەتیان کردووە ئەمانە خۆیان 3 مانگ جارێک ئەم لیژنانە لە دەرەوەی هەرمی کوردستانیان سەردانیانەکەن نامێت بێ بە ڕێکلامنایی بەرم کارگەیەک یا دوو کارگە لە سلێمانی هەیە لەم ناوچەیە ئەوش لە بەرەوەی قەرزی نێودەوڵەتی کردووە کارگێکی زۆر گەورە و معروفە و لەبەر سونعە و کەرامەتی ناوناوبانگی خۆی ئەم شتەی پێداویستیانی دابین کردووە ئەویش وەکو پێویست نیین لە 100 نییە بەڵام هەر باشتر لە چاوەکە لە کۆتاییە بۆ ناو ناوبانگی خۆەتی نەک لە قازانج و بەرژۆندی بەدڵنیایە وایە بەدڵنیای بەداخەوە دەستەکانە خۆش بێ کاک چالاک زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ چالاک ڕۆڤ کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکای کرێکارانی کوردستان سپاس بۆەوەی کە لەم بەشی پرۆگرام و لەم ڕۆژەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بوون.